بەبیرمە لە ساڵانی نەوەتەکان چاپی یەکەمی ئەم کتێبە لە ڕێگای دەستگای میدیا لە هۆڵەندا کرا. ئەو دەمی هاتوچۆ بۆ کوردستان تۆزێ ئاستەنگ بوو، لە ڕێگای جیرانەکانمانەوە دەبوو. بۆ یە کتێبەکە زیاتر لە ئەوروپا بڵاو بۆەوە و تاک خەڵکانێک ئەگەر بە دزیەش وایە بە هەر شێوازێک وایە لە ڕێگای وڵاتانی دەوروبەرەوە دەیانتوانی بیگەێنە کوردستان. پاشان کە خۆی گەڕایەوە کوردستان سێ جوار چاپکرا لە هەولێر و لە سلێمانی و ئەمە تقریباً دیراسەی ماستەرەکەی بوو کە ساڵی 1990 هێشتا خوێنی ئەنفال و جینۆسایدی بەسەر کوردستانە وشک نەبوو بۆەوە. ئەو توانی لە کیفەوە کە ئێستا خۆی بۆتە جێگای شەڕ و جینۆساید توانی ئەو کتێبە یاتوانی ئەو ماستەرنامەیە لەوێوە بگەێنێ بە هەموو لایەک و لەوێوە دەستگاکانی ئەو سەردەما ئیقناع بکە لە جامیعە کیف کە بەڵێ میلەتەکەمان کارەساتێکی وای بەسەرا هاتووە کە بە پێی قسەکانی خۆی بۆ ئێمەی دەگێڕایەوە باوەڕیان نەداهات، یاخود سەرەتا پێش ئەوەی کە وەزعی کووەیت لە 2008 دەست پێ بکە تەنانەت زانکۆی کیف و مامۆستاکانی بەدزیەوە ئیشەکانیان لەگەڵ دەکرد. بەڵام دوای 2008 و ئیعلامی دنیا کەوتە باسکردنی هەڵدانەوەی لاپەڕەکان، ئەو کاتە بۆیان دەرکەوت معرفی کۆچکردو دەستی بۆ چی بردووە.